یەکەمان بەشێک تووشی زینا دەبین پەنا بەخوا. زینای چاو سیرکردنە لەو مۆبایلەتدا چیت بوێ سەیری دەکەیت، ئافرەتی ڕوود و فلیمی خراپ و کچان بە هەمان شێوە بۆ جنسی مقابل، ئەوە زینایە، ئەوە بەشێکە لە زینا. دەزانیەوە چۆن تەسیر لە دڵت دەکە، هەست بە خۆت ناکەیتەوە، وردە وردە وات لێ دێت، ڕادەیت لەگەڵ حرام. توش بوون بە زینای حەقیقی بەلاتەوە ئاسایی دەبێت، بەلاتەوە جاران زۆر قورس بۆ ئێستا ئاسایی دێ بەلاتەوە. ئەو دڵە دەمرێ، تەقوای تێدا نامێنێ، حەیایی تێدا نامێنێ، هەستکردن بە عەظەمەت و گەورەی خوای تێدا نامێنێ، شەرمکردن لە خوا نامێنێ. بۆ ئەوەندە دەبینیت، ئەوەندە گوێ دەگریت لە شتی حرام و سەیری حرام دەکەی، تەواو دڵ دەمرێت، شعور و ئیحساسی ئیمانی تێدا نامێنێ. خوا پەناماندا. ئەخلاق ئەمە زەرەری چی؟ زەرەری مۆبایل.